دانیش و سەیری لێوە دەکەم ئەوە تریانی کەسێک لە وڵاتی بەریتانیا دانیشتووە لە چەند ڕێگای چوارم کە دروست دەبێت پێی دەوترێت فەزای هەڵساوین بە سازدانی سێمینارێک لە ژێر ناونیشانی مەترسیەکانی سەردەمی سۆشیال مێدیا. ئاماز لەو سیمینارە بەڕاستی وشیارکردنەوەی خەڵک بەگشتی و بە تایبەتی گەنجان چونکە ئەم کێشەیە یاخود ئەم گرفتە لە کۆمەڵگەدا بەپێی تەمەن ناتوانین تەشخیصی بکەین چونکە هەموو تەمەنەکان دەگرێتەوە ئەم مەترسیە بەرۆکی هەموو تەمەنەکانی گرتووە. کابێ ئاماجی ئەمە ئەوەیە کە گرفتەکانی سۆشیال مێدیا کەم بکەینەوە و وشیاری هۆشیاری زیاتر بدەین بە گەنجان بە ئەوەی کە خۆیان بپارێزن لەو کەسانەی کە بە دیار ئەو دیار دەقێزەونەوە و گرنگترین ئەو مەترسیانش کە بەڕاستی بەرۆکی گەنجانی گرتووە ئەمڕۆ لە بەتایبەت مەترسی تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە جیهانی ئینتەرنێتدا کە تۆڕە کۆمەڵایەتەکان بوون بە سەرچاوی سوود بێگومان بەڵام مەترسی یەکجار زۆریشی هەیە و ئەم مەترسیە گەورانە ئەمڕۆ کە گەنجان بەدەستێەوە دەناڵن بریتە لە بڵاوبوونەوەی زانیاری کەسی بڵاوبوونەوەی وێنە و ڤیددیۆ ئەگەر چاوێک بخشێنی بە ناو سۆشیال مێدیادا دەبینین کە بەڕاستی کارەساتە و بۆ ئومێدێک ئێمە هەمومان بتوانین ڕێنمایی و هاریکاری و وشیاری بڵاو بکەینەوە لە ناو گەنجاندا چونکە بەڕاستی وەکو پێشتر پێم وتن مەترسیەکە بەرۆکی هەمومانی گرتووە و هیچ تەمەنێک نازانێ هەرکە گەیشتە سەر ئەم کەسە یاخود هەرکە ئەم گرفتە داخلی ژیانی کەسێک بوو ئەم دیاردە مەترسیدارە کاتێکە دەگاتە سەر ژیانی هەر کەسێک بەڕاستی ڕوبەڕووی مەترسیەکی یەکجار زۆری دەکاتەوە و ئەوەش گرفتێکە و گرفتی دووەمی گەنجان ئەوەیە کە کاتێککە ڕوبەڕووی ئەو مەترسیە دەبنەوە بەڕاستی نازانن هانا بۆ شێ بەرن یعنی ئەمە گرفتێکە بۆ خۆی کە لەناو گەنجاندا دروست بووە ئەمە هۆکاری لەدەستدانی سامانە هۆکاری لەدەستدانی کەسایەتیە هۆکاری کوشتن تەنانەت ئەمڕۆ لە کۆمەلگای کوردیدا بەشێک لە کێشە کۆمەڵایەتیەکان بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە بەهۆی بڵاوبوونەوەی وێنە و ڤیددیۆیە کە ڕەنگە لە ژێر دەسەڵات و سوڵتەی ئەو کەسەدا نەبێ و خۆشی ئاگادار نەبێ کەوا بێ من ئاگداری هەموو لایەگرەکەمەوە بە هەموو تەمەن و چین و توێژەکانەوە کە بەڕاستی بە وشیاریەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن جیهانی سایبەر بابەتە گرنگەکە هەموو ئەو ڕێگانی کە پێشتر باسمان کرد دەکرێت لەناو سۆشیال مێدیادا هەم فیشینگ هەم کۆمان نەکردێتەوە لە سۆشیال مێدیا تەبارەت بە مەترسیەکانی سۆشیال میدیا بەڕاستی کە بە شێوەیەکی گشتی مەترسیدارە ئەگەر بەپێی ئەو ئەنجام و لێکۆڵینەوانە ئەگەر ڕۆ خراپەکەی وەرگین بۆیە بە پێویستمان زانی بۆ سەردەمی ئێستا و بە تایبەتی بۆ گەنجان و لاوان بۆ کوڕکتەکانمان سیمینارێک بکەین وەکو هەڵمەتێکی وشیارکردنەوە یەکەم سیمینار لە ناوەندەوە دەست پێ بکەین دواتر شۆڕ بۆ ببینەوە بۆ ناو خوێندنگایەکان بۆ ناو پەیمانگاکان زانکۆیەکان و ئەو خوێندنگایانەی کە ئامادەین وا بکەین کە بە شێوەیەکی بەرچاو هەڵمەتێک دروستکەین بۆ وشیارکردنەوەی گەنجان و لاوانمان ئێمە لەگەڵ مامۆستا ڕێباز کە دەستخۆشیری ئەەکەم و سپاسی ئەەکەم لە شارەکەمان دەستپێکی سیمینارەکە زیاتر بۆ بتوانین شۆڕی ناوەندەم و زانکۆ پەیمانگاکانیش ببینەوە هەڵمەت پێی دەوترێت سۆشیال مێدیا ئەو سۆشیال مێدیایە کە تۆڕی مێدیای کۆمەڵایەتی